بەرەو وەرزی سەرماوسۆڵە دەڕۆین. دانیشتوانی سنووری ئیدارەی سۆران زستانێکی سەختیان هەیە، بەڵام حکوومەت تاوەکو ئێستا نەوتی بۆ دابین نەکردوون. گەرچی ساڵانە تەنها بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان دەدرێ، بەڵام ئەم بەرمیل نەوتە تەنها بەشی چەند ڕۆژێکی کەم دەکات. خەڵک لێرە پێویستی بە نەوتە ڕاستی لە توانای خەڵکیشدا نییە ئەو نەوتە زۆرە نەوت بەو سعرەی بکرێ، یان نەوتەکە زۆر گرانە، سعری ئەو چار لە چاو ساڵان ڕابردوو یەکجار بەرزە، خەڵکیش ڕاستی کەم دەرامەتە، یعنی بە تایبەتی خەڵکی گوند و ئەوانە نەوت بەو شێوەی نیە، یعنی ئینسان توانای هەبی بیکرێت. اینجا پێویستە حکوومەت ئاورەک لە گوندەکان و لە ناو شاخاویەکان بداتەوە. بەرمیلە نفتێک نەدەتێ ئەویش با هەفتێکێکە دەگا هەف بەرمیل 5 بەرمیل 6 بەرمیلین بدرێنێ تەواوە بی هەتا بوارێ پێ بەڕێتی بەس بە تەمای بەرمیلەچی بەخوا هەندەبی بە سۆبەی دارەدا بکەین. وەڵڵا جادەگە دارین هیچ خڕکەینەوە نەخۆ مەمنوعە داری تەڕیش ببڕین. ئەیستا پاوانی خۆن هەیە ئەرێ نابێ ببڕن. بەهۆی خەمساردی حکوومەت لە دابینکردنی نەوت، هاوڵاتیان و گوندنشینانی سنووری ئیدارەی سۆران بە ناچاری پەنایان بردۆتە بەربڕینەوەی داری دارستانەکان. ئەمەش لە چەند ساڵی داهاتوودا کاریگەری نەرێنی لەسەر ژینگەی ناوچەکە دروست دەکات. لێرانە بە تایبەتیانی لە باڵەکاتی وە لە باڵەکاتی ئەو گوندە بە تایبەتی لە 2 سرێشمە لەبەرەوەی سارد و سۆرێکی زۆر ڕوتەیەکە بەفرێکی زۆر لێەکەوێ بەڕاستی هیچ ماڕێک نییە لە 5-6 بەرمیل کەمتری پێویست بی لە سوتەمەنی، بەڵام حکوومەت تەنها ساڵانە 1 بەرمیل دابەشەکە، یعنی ماڵی 1 بەرمیل تخوا ئاخر لەناو ئەو سەرما و سۆڵ و بەفرەبی 1 بەرمیل بەشی خێزانەچەکە مەجبورن پەنا بن بۆ دار بڕین. والله ئێستا بڕۆ ئەو پشتوانە ببینە، یعنی ناو ئەو لێرانە دار زۆر کەم مایە، یعنی 2 ساڵ تر ئەوە بڕوە بیتە بیابان. خەڵک پەنابەتە بە دابین بە ناچاری لەبەرەوەی جەوەکە زۆر سادە جەویرانە، خەڵک بە ناچاری دار ئەبڕی بۆەوەی ئەو داروبارە تێک نەچی، خەڵک داروباری نەبڕیتەوە پێویستە حکوومەتی هەرێم نەفت دابین بک بۆ ئەو ناوچە شاخەوێنە بە زووتی بە دەماوەکی زۆر نزیک. حکوومەتی هەرێم بێباکە بەرامبەر بە هاوڵاتیانی و جگەلەوەی سوتەمەنیان بۆ دابین ناکات لەسەریشیان گران دەکات. ئەمڕۆ بەرمیلێک نەوتی سپی لە سۆران بە 275,000 دینارە کە هەموو هاوڵاتیەکی کوردستان ناتوانێت نەوت بەو نرخە بۆ خۆی دابین بکات. هەرێم وەک ئەوە دێتە پێش چاو کڕیاری نەوت بێت، نەوەک فرۆشیار. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.